سڵاو دۆستان و هاوڕێیانی چەناڵی کۆرتۆپێک. لەم بەشەدا دەمانەوێت دەربارەی ئەبێت و نەبێتەکانی خواردنی مریشکتان بۆ بخەینە ڕوو و ئەوەی کە چ بەشێکی مریشک بەسوودە و چ بەشێکی زیانی هەیە و نابێت بیخۆین. کەواتە تا کۆتایی لەگەڵمان بن، دڵنیام بەسوود دەبێت بۆتان. پێش سەیری ئەم ڤیدیۆیە چەناڵەکەمان سەبسکرایبکەن و زانگۆڵەکە داگرسێنن و بۆ پشتگیری لە ئێمە تەنیا پێویستە کە ئەم ڤیدیۆیە لایک بکەن. لە کۆتاییدا لەگەڵ چەناڵی کۆرتۆپێک هاوڕێ بن. مریشک یەکێک لە زۆر بەکارهاتووترین جۆرەکانی گۆشتە کە داوای زۆری لەسەرە و دەخورێت. هەر بەم هۆیەیە بە پێی داواکاری زۆری گۆشتی مریشک و بەرهێنەرانی مریشک قۆناغەکانی گەشە و بەرهەمهێنانی مریشکیان بە یارمەتی دەرمانەکان خێراتر کردووە کە بەداخەوە ئاکامی زیان بەخش بە دوای خۆیدا دەهێنێت. ڕێکخراوی تەندروستی ڕایگەیاند کە بەکارهێنانی مریشکی بەستوو لەگەڵ مریشکی گەرمدا جیاوازی نییە و تەنیا خەڵکی پێویستە خۆیان لە خواردنی پێستی مریشک و جگەری مریشک بە دوور بگرێت، چونکە ئەنتیبیۆتیکەکان و چەوریەکان لەم بەشانەدا کۆ دەبنەوە کە بۆ جەستەمان زۆر خەتەرناک و زیان بەخشە. وە بەڵام زیانەکانی پێستی مریشک چییە؟ لە ڕووی هەرسەوە پێست چەوری زۆرە و ئەسیدی چەوری تێدایە و کۆلسترۆلی زۆر بەرزە، هەر بۆیە ڕێژەیەکی زۆر کالۆری دروست دەکات. ڕای زۆرینە لەسەر ئەوەیە کە هەندێک مادە لە پێستدا هەیە کە دەبێتە هۆی نەخۆشی و کێشەی هۆرمۆنات لە ژنان و کچاندا دروست دەکات. و مەسەلەیەکی تر دروستکردنی سەرەتانە کە بە پێی کات دروستی دەکات. بەڵام نیگەرانی پسپۆڕانی هەرس زیاتر دەربارەی ئەو ئەنتیبیۆتیکانەیە کە دەدرێت لە جوچکەکان لە کاتی گەورەبوونیاندا و لە پێستیاندا دەمێنێتەوە، چونکە ئەم دەرمانانە بە شێوەی ڕێکخراو بۆ بە تەندروست هێشتنەوەیان لێیان دەدرێت. زۆربەی خەڵک وا بیر دەکەنەوە کە پێستی مریشک هۆرمۆنی زۆری تێدایە، هەر بەم هۆیەیە کە نابێت بخورێت. لە ڕاستیدا خەڵکی زیاتر لە هۆرمۆن دەترسن تا دەرمانە ئەنتیبیۆتیکەکان و دروستبوونی مووی زیادە لە خانماندا دەگێڕنەوە بۆ پێستی مریشک. بەڵام ئەم حاڵەتە لە کاتێکدا ڕاستە کە هۆرمۆن بدرێت لە مریشک. تێکەڵەکانی هۆرمۆنی بەو هۆیی کە هاوشێوی هۆرمۆنە جنسیەکانن کاریگەری لەسەر پیا و ژن وەک یەکە. لە خانماندا دەبێتە هۆی دروستبوونی مووی زیادە، زیبکە و کیسی ئاو، و لە پیاواندا دەبێتە هۆی دروستبوونی پەڵەی زۆری پێست و ناڕێکی لە هۆرمۆنی جنسیدا، و بۆ منداڵان زیادبوونی کێشیان توش دەبێت. بەڵام بابەتی گرنگ ئەوەیە کە لە ڕووی زانستیەوە سەلمێنراوە کە دەرمانە ئەنتیبیۆتیکەکان ئاسنە قورسەکان کە لەگەڵ دانەکانی جۆ و گەنم وەک خۆراکی مریشک دەیاندرێتێ لە چینە نەرمەکان و پڕچەوریەکانی وەک پێست و جگەردا دەمێننەوە و خواردنیان دەبێتە هۆی تێکدانی سیستەمی بەرگری لەش و حتا ئەگەری توش بوون بە سەرەتان زیاد دەکات. و بەڵام زیان و کاریگەریە گرنگەکان دەربارەی جگەری مریشک. جگەری مریشک بەشێکی تایبەتی تێدایە کە زائیدی زەخیرەی مادە مغەزیەکان بەهۆی هەبوونی ئەنزیمە جۆراوجۆرەکان کە لە خانەکانی خۆیدا هەیەی جێگەی کۆبوونەوە و نەهێشتنی ژەهرە و هەندێک هۆرمۆن و ئەنواعی ئەنتیبیۆتیکە لێدراوەکان و خۆراکیەکانە. بەڵام ڕاستی ئەوەیە کە لە وڵاتی ئێمەدا بەهۆی پێدانی دەرمانە هۆرمۆنیەکان لە باڵندەکان کە ڕێگریەکی ئەوتۆی لێ ناکرێت و چاودێریەکی وای بەسەرەوە ناکرێت، بەم هۆیەیە کە جگەر بە هەڵگری هۆرمۆن داناندرێت. بەڵام گەرچی لە باڵندەدا سوود لە هۆرمۆن وەرناگیرێت، بەڵام بەکارهێنانی غێرەقانونی ئەنواعی ئەنتیبیۆتیکەکان و دەرمانە کیمیایەکان بۆ لابردنی نەخۆشی هەوکردنیەکان و کۆنتڕۆلی نەخۆشیە گواستراوەکان و
ڤایرۆسی دەبنە هۆی زیانی جۆراوجۆر وەک سەرەتان و ژەهراوی بوون کە گرنگترین زیانی ئەو مقاومەتی دەرمانیە لە بەرامبەر ئەنواعی ئەنتیبیۆتیکەکان کە دەبێتە هۆی کەمی یا کاریگەری نەبوونیان لە جستەی بەکارهێنەردا. هەڵبەتە پسپۆڕان لەو بڕوایەدان کە بەکارهێنانی ئەم دەرمانانە یەک هەفتە پێش کوشتنیان نابێتە جێگەی نیگەرانی، چونکە جگەری ئەم حەیوانە کاتی پاکردنەوە و نەهێشتنی مادە زیان بەخشە کۆکراوەکانی دەبێت. بەڵام گەر 24 تا 48 سەعات پێش کوشتنیان بێت دەرمانەکە لە جگەردا دەمێنێتەوە، ئەمەش زیانی بۆ سەلامەتی جەستەمان دەبێت. بەڵام پێدەچێت ئەم پرسیارە بکەن کە چ هۆکارێک دەبێتە هۆی خێرا گەورەبوون و قەڵاوبوون و وەزن زۆربوونی مریشکەکان لە کێڵگەکاندا. بە گوێرەی گوتەی پسپۆڕان مریشکە و بەرهاتۆکان بە گۆڕانی بۆ ماوەیی و لێکدانی جۆری گۆڕدراون بۆ جۆری گۆشتی. لە ڕاستیدا ئەو خواردنەی کە دەیخۆن ڕاستەوخۆ دەبێتە گۆشت و ماسوودکە بۆیان و دەبێتە زوو گەورەبوونیان. هەڵبەتە لەلایەکی ترەوە ئەم مریشکانە بە پێچەوانەی مریشکە خۆماڵیەکان بەو هۆکارەی کە لە شەو و ڕۆژدا لە جێگای ڕووناکدا دایان دەنێن بە شێوەی دائیمی سەرقاڵی خواردنی دان و خواردن و قەڵاوبوونن. هەڵبەتە هەندێک لە پسپۆڕان ڕای جیاوازیان هەیە، ئەوان لەو باوەڕەدان کە لە ناو خواردنی ئەم مریشکانەدا مادەیەک بەکاردێت کە دەبێتە هۆی جوڵانی هۆرمۆنەکان و گەشەی خێراتریان. کەواتە گەرنیگەرانێکی کەمتان دەربارەی بەکارهێنانی مادە هۆرمۆنەکان و دەرمانە ئەنتیبیۆتیکەکان هەیە لە باڵندەکاندا، ئەوە خۆتان لە خواردنی پێست و جگەر بە دوور بگرن. چی دەربارەی باڵی مریشک؟ بە گوتەی پسپۆڕان گەرچی باڵ و مل جێگەی لێدانی دەرزیە لە باڵندەکاندا، بەڵام بەهۆی خێرایی ڕاکێشانەوە مانەوەی مادەکانی ناو دەرزی لەم ناوچانەدا کەمە و مەصرف و خواردنیان لەم ڕۆوە کێشەی نییە. بەڵام ملی مریشک بەهۆی ئەوەی جێگەی پێداڕۆشتنی دەماری عەساب و لیمفە و لەلایەکی ترەوە شۆردنی ناوی مەحاڵە خواردنی مل زۆر پێشنیار ناکرێت. چی دەربارەی قاچی مریشک؟ لەوانەیە ئێوەش بیستی بێتان کە خواردنی قاچی مریشک خانە زیان لێکەوتوەکان چارەسەر دەکات و دەرمانێکە بۆ نەرمی ئێسک. بەڵام بە بیرۆڕای هەندێک لە پسپۆڕان بەو هۆیەی کە نرخی پرۆتینەکەی کەمە ناتوانێت ببێتە هۆکارێک بۆ دروستکردنی خانەکان، هەروەها بۆ هیچ گرۆپێکی تەمەن وەک خواردنێکی باش نەناسێنراوە، چونکە چەوریەکی زۆری هەیە و بۆ کەسانی قەڵە و نەخۆشی شەکرە زیان بەخشە. هەڵبەتە پسپۆڕانی خۆراک سووبی قاچی مریشک بە باشترین سەرچاوەی کالسیۆم، فۆسفۆر، ڤیتامین A و D دادەنێن و بۆ منداڵانی توشبوو بە ئێسکە نەرمە بەسوودە. ئەی چی دەربارەی سیقەتۆرەی مریشک؟ سیقەتۆرەی مریشک سەرچاوی پرۆتینە و بەهۆی زۆری ئاسن تێیدا دەتوانێت کەمی ئاسن لە لەشدا چارەسەر بکات. لەلایەکی ترەوە بەهۆی هەبوونی ڤیتامینی B3 ڕێگری لە وەرینی قژ دەکات و هۆکاری چالاکبوونی هۆرمۆنە جنسیەکان دەبێت و دەتوانێت سیستەمی بەرگری لەشتان بەهێز بکات. گەر دەتانەوێت کێشی لەشتان دابەزێنن بە کوڵاندنی سیقەتۆرەی مریشک دەتوانن هەنگاوی گەورە بنێن، چونکە کالۆری کەمی تێدایە. سوودەکانی سیقەتۆرە ئاسن بۆ گەشەی لەش، دەستەبەرکردنی وزەی پێویست، بەرهەمهێنانی خانەکانی خوێن وەک هیمۆگلۆبین کە کاری گواستنەوەی ئۆکسجینە، کە بە پێی لێکۆڵینەوەکان ئەم بابەتانە لە سیقەتۆرەی مریشکدا ئاشکرا بووە. و بەڵام زیانەکانی سیقەتۆرە بەهۆی ڕێژەی زۆری چەوری و کۆلسترۆل لە سیقەتۆرەدا، خواردنی بۆ ئەو کەسانەی کە نەخۆشی دڵ و چەوری خوێنیان هەیە زیان بەخشە و ئەم کەسانە دەبێت خۆیان لە خواردنی بپارێزن. هیوادارم کە ئەم بابەتە بۆ ئێوەی ئازیز سوود بەخش بوو بێت. سپاس کە تا کۆتایی ئەم ڤیدیۆیە لەگەڵمان بوون.
گەر بەدڵتان بوو لایک بکەن، سەبسکرایبمان کەن و زەنگۆڵەکە داگەسێنن تا لە ڤیدیۆکانی داهاتوومان بە ئاگا بن. ڕۆژ و ڕۆژگارتان شاد.